بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بمانگێڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. ئەوڕۆ بە کورتی دەڵێن ڕەمەزان مانگی پێشبڕکێیە لە کارە چاکەکاندا. پێشبڕکێ و پەلەکردن لە کاری چاکەیەکێکە لە سیفەتی پێغەمبەران سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. یەکێکە لە هەرە سیفەتە دیارەکانی ئینسانی ئیماندار. پێشبڕکێ لە کاری چاکەدا نیشانەی ئیمانی بەهێزە، نیشانەی ئیمانی پتەوە، نیشانەی یەقینە بە خدای پەروەردگار و بە دوا ڕۆژ. ئەو کەسەی کە ئیمانی بەهێزە یەقینی هەیە کە دەگاتەوە دوا ڕۆژ لە کاری چاکەدا تەمبەڵی و سستی ناکات، بەڵکو هەر کاتێک دەرگایەکی چاکەی بەسەردا کرایەوە پەلەیەتی بۆ ئەوەی کە کاری چاکە زیاتر بکە، چونکە ئەو دنیاە وەکو کێڵگەیەک وایە هەر چەندەکە ئینسان کاری چاکەی زیاتر تێدا بکات، وەکو ئەوە وایە کە تۆی زیاتر بچێنێت لە دوا ڕۆژدا بەرهەمی زیاتری دەبێت. خوای پەروەردگار ئامۆژگاریمان دەکات و بانگمان دەکات و پێمان دەڵێت وەسارعوا إلى مغفرة من ربكم. پەلە بکەن، زوو بکەن، خێرا بن. بۆچی؟ بۆ لێخۆشبوونی خدای پەروەردگار پەلەتان بێت، کارێک بکەن کە زوو خوای گەورە لێتان خۆش بێت، تەمبەڵی و سستی مەکەن. وجنة عرضها السماوات والأرض. وزوو بن، پەلە بکەن ئەی خەڵکینە بۆ بەهەشتێک کە پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە، پانیەکەی بەقەد ئەرز و ئاسمانە، پڕ لە ناز و نیعمەتی خدای پەروەردگارە. ئەنجا أعدت للمتقين. ئەو بەهەشتە پڕ ناز و نیعمەتە کە بەقەد ئەرز و ئاسمان، پان و گەورەی و زیاتریش، ئەوە بۆ کێکسانێکی تەقوادار و لە خواترس ئامادەکراوە. ئینسان بە ئەندازەی ئەوەی کە لە خواترسە، بە ئەندازەی ئەوەی کە متقیە، لە بەهەشتی خدای پەروەردگاردا جێگای خۆشترە و لە خوای پەروەردگاری خۆی نزیکترە. دەی خوای پەروەردگار پێمان دەڵێ وەسارعوا، کاکە پەلە بکە، زوو بە، تەمبەڵی مەکە ئەی موسڵمان. ئەو مانگەیە مانگی پێشبڕکەیە، مانگی دەست پێشخەریە لە کاری چاکەدا، مانگی تەمبەڵی و خەوتن و ئەوە نییە کە سستی لە کاری چاکەدا بکەی. مانگی بە ئاگاییە و مانگی بەرە و پەروەردگار چوونە و مانگی لێ خۆشبوونە. دەرگاکانی بەهەشت بۆ کراوەتەوە، دەرگاکانی دۆزەخ لەسەر داخراوە. مانگی ئەوەیە کە ئینسان ڕوو بکاتە ڕەحمەتی خدای پەروەردگار. خۆی گەورە پێمان دەڵێ زوو بکەن، پەلە بەرکەن، دەست پێشخەری بکەن بۆ بەهەشتێک، بۆ لێخۆشبوونی خوای پەروەردگار، بۆ ئەو بەهەشتێک کە بەقەد ئەرز و ئاسمان پانە. ئەنجا خوای گەورە وەختێک باسی سیفەتی ئینسانی ئیماندارمان بۆ دەکات، دەفەرمێ وەیوسارعون فی الخەیڕات. ئەو کەسانەیەکێک لە سیفەتەکانیان ئەوەیە هەمیشە دەست پێشخەری لە کاری چاکەدا دەکەن، هەمیشە پەلەیانە لە کاری چاکەدا تەمبەڵی و سستی ناکەن. قورتوبی دەفەرمێت لە تەفسیری ئەو ئایەتەدا ئەوانە ئەو کەسانن کە کاری چاکە دەکەن، ئەنجا ئەو کارە چاکانە پەلەی تێدا دەکەن، تەمبەڵی تێدا ناکەن. بۆچی؟ لەبەرەوەی دەزانن پاداشتی ئەو کردەوانە چەندە زۆرە، لە لای خدای پەروەردگار چەندە پاداش وەردەگرن. ئەو کەسانە لە کاری چاکەدا پەلە دەکەن و تەمبەڵی و سستی لە کاری چاکەدا ناکەن. دەی موسڵمان، دەرگایەکی ڕەحمەتت بۆ کراوەتەوە. خوای پەروەردگار مانگێکی بۆ ناردووی کە ئەو مانگە مانگی ڕەحمەتی خوای پەروەردگارە، شنەی ڕەحمەتی پەروەردگار لەو مانگەیەدا هەڵدەکات. خوای پەروەردگار لە چەندین بەندەی خۆی خۆش دەبێت. دەیوەرە موسڵمان، ئەتۆژ یەکێک بە لەو کەسانە وا بکە کە خوای پەروەردگار لەو مانگەیەدا لێت خۆش بێت. مانگی خەوتن و تەمبەڵی نییە، مانگی جدیەت و نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار، مانگی دەست پێشخەریە، مانگی پێشبڕکێ لە کاری چاکەدا. هەرچی کە لە دەستت دێ لەو مانگەیەدا بیکە، ئەو مانگە مانگی پێشبڕکێ لە کارە چاکەکاندا. ئیمامی ئەحمەد دەفەرمێت هەر شتێک لە خێر و چاکەدا هەبوو ئەتۆ پێشبڕکەی تێدا بکە. هەر کارێکی چاکە هەبوو، جە هەرچی هەبوو کە کاری باشە بوو، کارێک بوو موافقی شەریعەت بوو، خوای پەروەردگار لێی ڕازی بوو،
ئەتۆ لەو کارەیەدا دەست پێشخەری بکە با خەڵک پێشت نەکەوێتەوە چۆن بۆ دنیا دەست پێشخەری دەکەی پێت خۆشە کەس پێشی تۆ نەکەوێتەوە دەی لە کاری چاکەشدا لە کاری قیامەتیشدا ئاوا دەست پێشخەری بکە با هیچ کەسێک پێشت نەکەوێتەوە. عبدوڵڵای کوڕی عەباس بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکە صحیحە و شێخ ئەلبانی بە صحیحی داناوە دەفەرمێ پێغەمبەر ئامۆژگاری پیاوێکی دەکرد فەرمووی ئیغتەنم خەمسا قبل خەمسین پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئەو پیاوە دەکات و پێی دەڵێ 5 شت بە غەنیمەت بزانە بەدەستکەوتی بزانە پێش ئەوەی کە 5 شتت بەسەر بێت. پێغەمبەر ئامۆژگاری ئەو پیاوە دەکات بەڵام ئەو ئامۆژگاریە بۆ هەر یەکێک لە ئێمە شەوەکو مسلمان بۆ هەر مسلمانێکە کە خۆی بە ئومەتی ئەو محەممەدە دەزانێت صلی الله عليه وسلم ئیغتەنم خەمسا قبل خەمسین 5 شت بە غەنیمەت بزانە بەدەستکەوتی بزانە سوودی لێ وەربگرە بەر لەوەی کە 5 شتت بەسەر بێت واتە زوو کە پەلەی تێدا بکە پێشبڕکەی تێدا بکە دەست پێشخەری بکە لەو 5 شتەیەدا. یەکەم لەوانە پێغەمبەر دەفەرمێ شەبابەکە قبل هەڕەمک تەمەنی گەنجەتیت ئەی گەنج ئەی ئەو کەسێک کە لە تەمەنی گەنجەتی دای پێش ئەوەی کە پیر ببی دەست پێشخەری بکە و پەلە بکە لە کاری چاکەدا چونکە ئەو تەمەنە بڕوات نایەتەوە جارێکی دیکە بۆت. ئەنجا وەصحەتەکە قبل سەقەمێک تەندروستیەکەت پێش ئەوەی کە نەخۆش بیت پێش ئەوەی کە نەخۆش بکەوی تەندروستیت باشە لە کاری چاکەدا تەمبەڵی و سستیمەکە و پەلە بکە و دەست پێشخەری بکە. وەغیناکە قبل فەقڕێک و هەروەها دەوڵەمەندیت بەر لەوەی کە فەقیر بەبی هەتاوەکو شتێکت بەدەستەوەیە خێر و خێراتی تێدا بکە و سەدەقەی زۆری تێدا بکە ئاگاد لە سنوورەکانی خودای پەروەردگار بێت ئەو ماڵ و سامانت لە ڕەزامەندی خوای گەورەدا بەکاربێنە بەر لەوەی کە فەقیر ببی چونکە کەیت هیچت نەبوو لە ڕاستیدا هیچت پێ نابەخشرێت. ئەنجا وەفەراغەکە قبل شغلێک وریا بە ئەی مسلمان کاتی بەتاڵیت پێش ئەوەی کە سەرقاڵ ببی پێش ئەوەی کە کاری سۆرت ببێت هەتاوەکو دەست بەتاڵی ئەو دەست بەتاڵی و ئەو کاتت لە عیبادەتی خوای پەروەردگاردا سەرفکە. ئەنجا وحەیاتەکە قبل مەوتێک بەگشتی ژیانت پێش ئەوەی کە بمری هەتاوەکو لە ژیاندای لە خەوی بێ ئاگاییدا مەبە سوود لەو تەمەنەت ببینە سوود لەو ژیانت ببینە خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی بۆ کردوویەوە ئەو ئەرزوو ئاسمانەی بۆ ڕاخستووی ئەو ئەرزوو ئاسمانەی بۆ تەرتیبێکی جوان و ڕێک و پێک کردووی خوای پەروەردگار هەموو ناز و نیعمەتێکی پێداوی ئەتۆش ئاگاد لە ژیانت بێ پێش ئەوەی کە بمری. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەو 5 شتەیە بەدەستکەوت بزانە سوودی لێ ببینە پێش ئەوەی کە ئەو 5 بەسەر بێت. دەی ئەو ئامۆژگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەشە پێمان دەڵێت وەریای تەمەن و ژیانتان بن وەریای گەنجەتیتان بن وەریای تەندروستیتان بن وەریای ماڵ و سامانتان بن پێش ئەوەی کە فەقیر بکەون پێش ئەوەی کە بمرن پێش ئەوەی کە پیر ببن وەریای ئەو تەمەنەی خۆتان بن کار و کردەوەی چاکەی زیاتر تێدا بکەن و هەروەها پێشبڕکەی تێدا بکەن. ئیبن الجەوزی دەفەرمێت ئای ئینسان چەندە لە کاتی زۆر بە سوودی بە فیڕۆ داوە ئەو ڕەمەزانە ئێستا خوای پەروەردگار بۆ ئێمەی هێناوەتە پێش دەرگای ڕەحمەتی خۆی کردوتەوە دەرگای بەهەشتەکانی واڵا دەگەرای بەهەشتی واڵا کردووە دەرگای دۆزەخی لەسەر ئێمە داخستووە بۆ ئەوەی کە ڕوو بکەینە خوای گەورە ڕوو بکەینە بەهەشت. ئای دەفەرمێ ئینسان چەند کاتی بە فیڕۆ داوە ئەو کاتانە کە چەندە کاتی مبارەک بوون چەندە کاتی بە سوود بوون بۆ ئێمە بەڵام ئینسان لە دەستی داوە و بێ ئاگایە وەکو ئێستا چەندین خەڵک دەبینین چەندین گەنج دەبینین چەندین ئافرەت و دایک و خوشک دەبینین کە لە بێ ئاگاییدا دەژێت ئاگای لە خوای پەروەردگار نییە و ئاگای لە دوا ڕۆژی خۆی نییە تاوەکو لە ناکاودا دەمرێت ئەنجا بەخەبەر دێت ئای چەند کاتی بە سوودی بە فیڕۆداوە ئینسان. ئەنجا دەفەرمێ بەڕاستی ئەو ژیانە و ئەو تەمەنە کە خوای گەورە بە ئینسانی داوە وەکو کێڵگەیەک وایە ئینسان ئەو ڕۆژانە وەکو کێڵگەوان هەتاوەکو لەو ڕۆژانەیەدا تۆی زیاتر بچێنی لە ڕۆژی قیامەتدا بەرهەمی زیاترت دەبێت و دروێنەی زیاتر دەکەی و بەرهەمەکەت زیاتر دەبێت. دەی بەڕاستی ئەو دنیاە کێڵگەیەکە بۆ ئاخیرەت هەتاوەکو تۆی چاکەی زیاتر تێدا بچێنی لە قیامەتێدا بەرهەمی باشترت دەبێت. هەر کەسێک لەو دنیاەدا تەماشاکەن لە پاییزاندا لە زستاندا گەنم و دەغڵ و دان نەکات تۆ نەچێنێت لە بەهاراندا بەرهەمی نابێت و دروێنە ناکات
دەی سوێن بەخوا هەر کەسێکیش لەو دنیادا کار و کردەوەی باشە نەکات ڕوو لە خوای پەروەردگار نەکات ئیماندارێکی باش و ڕاستەقینە نەبێت ئیمانی نەبێت لە دوا ڕۆژیشدا بەرهەمی چاکەی نابێت و دروێنەی کردەوەی چاکە ناکات و بەرهەمی نابێت دەی ئەی ئینسان ئەو ژیانە وەکو کێڵگەیەک وایە ڕووبکە خوای پەروەردگار هەتا وەکو تۆی چاکەی زیاتر تێدا بچێنی دڵنیا بە لە ڕۆژی قیامەتدا بەرهەمی باشترت دەبێت لای خوای پەروەردگار. ئەبی زەڕی غیفاری بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی کە کەم دەرامەت بوون هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ذهب أهل الدثور بالأجور گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بەڕاستی برادەوڵەمەندەکانمان هەموو پاداشتیان بۆ خۆیان برد يصلون كما نصلي ويصومون كما نصوم ويتصدقون بفضول أموالهم ئەوان چەندە خەمی کاری چاکەیان بوو کەس پێشیان نەکەوێتەوە ئەگەر کەسێکیان بینی باە زۆر چالاکە لە کاری چاکەدا حەزیان دەکرد کە تەماشای بکەن و ئەوانی ژوەکو ئەو بکەن یان زیاتر کاری چاکە بکەن گوتیانەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم برادەوڵەمەندەکانمان وەکو ئێمە نوێژ دەکەن وەکو ئێمە ڕۆژوو دەگرن ئەنجا بەو ماڵ و سامانەش کە خوای گەورە پێیداون خێر و خێرات دەکەن ئەدی ئێمە چی بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئایا شتێکتان پێ بڵێم کە ئێوە بگەنەوە بە ئەوان یاخود وەکو ئەوان بن گوتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەنجا پێغەمبەر فەرمووی كل تسبيحة صدقة وكل تكبيرة صدقة حتى وكو كوتاي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي براستي ايوش دتوانن بهر سبحان الله يك چاكيك بدز بينن بهر الله اكبر يك چاكيك بدز بينن بهر الحمد لله يك چاكيك بدز بينن بهر لا اله الا الله يك چاكيك بدز بينن بأمر كردن بچاكه و ريگري كردن لخرابه ئێوەش چاکەی زیاتر وەدەست بێنن لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە کە لە دوای هەموو نوێژەکان سبحان الله و الله ئەکبەر و الحەمد لله بکەن 33 جار بەڕاستی بەوە دەتوانن بە پێش ئەوان بکەونەوە یاخود بگەنەوە بە ئەوان لە پاداشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم زیکر و یادی خوای پەروەردگاری فێری ئەو هاوڵانە کرد کە خەمیان بوو لە کاری چاکەدا بگەنەوە بە برادەوڵەمەندەکانیان ئەنجا چوونەوە هاوڵانی پێغەمبەری صلی الله عليه وسلم خۆیان سەرقاڵ کرد بە خوێندنی ئەو زیکرانەوە ئەنجا کاتێک برادەوڵەمەندەکانیان کە ئەویان بیست ئەو زیکرانە فێری ئەوان کراوە ئەوانیش زیکرەکانیان خوێند تەماشاکەن ئەوان چەندە پێشبڕکێ و دەست پێشخەریان دەکرد لە کاری چاکەدا چەندە خەمیان بوو کەسێک کارێکی چاکە دەکا کە چاوی لێ بکەن بەڵام ئێمە زۆر جاران ئێستا لە دنیادا ئاواین بەڵام بۆ کاری قیامەتی کەمتر وایە کە ئاوا بێنم جارێکی دیکە لە ڕیواتێکی دیکەدا هاتووە هاوڵان هاتنەوە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتیان ئەی پێغەمبەری خوای بەخوا برادەوڵەمەندەکانمان ئەو زیکرانش فێر بوون ئەوانەش دەخوێنن ئەدی ئێمە ئەوجەر چی بکەین بۆ ئەوەی کە پێش ئەوان بکەوین یان بگەینەوە بە ئەوان لە کاری چاکەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەی ئەوە فەزڵێ و چاکەیە کە خوای گەورە دەگەڵ ئەوانی کردووە ئێوەش دەتوانن لەسەر ئەو زیکرانە بەردەوام بن هەر موسڵمانێکیش دەتوانێت ئەگەر ماڵ و سامانیشی نەبێت بەڵام چەندین لایەنی عیبادەتی دیکە هەیە دەتوانێت بگاتەوە بە هەر کەسێک کە بیەوێت یاخود پێشبڕکێ و دەست پێشخەری بکات دەگەڵ هەر کەسێک کە بیەوێت ئەو فەرمایشتە پێمان دەڵێت هاوڵانی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە پەرۆشی ئەوەدا بوون کە کەسێک کارێکی چاکە دەکات ئەوانیش بتوانن چاوی لێ بکەن ئەوانیش بتوانن لەو کارێدا منافەسەی بکەن ئەوانیش بتوانن لەو کارە خێرەدا دەست پێشخەری بکەن بۆ ئەوەی کە بگەنەوە بەو کەسانێک کە لە کاری چاکەدا دەست پێشخەری دەکەن عامیری کوڕی عەبدوڵڵاه لە کاتێکدا کە لە نەخۆشیدا بوو زۆر ناڕەحەت بوو لە نەخۆشی سەرمەرگدا بوو دەفەرمێ لە کاتێکدا کە بانگی مەغریبیدا گوتی بمبەن بۆ مزگەوت گوتیان ئاخر قوربان ئەتۆ نەخۆشی چۆن بتبین بۆ مزگەوت گوتی کاکە گوێم لە بانگە بمبەن بۆ مزگەوت ها ئەوان چەندە لە خەمی کاری چاک و لە خەمی نوێژ و جەماعات و لە خەمی کارە چاکەکاندا بوون لە خەمی دەست پێشخەریدا بوون دەفەرمێ دوو کەس بردیان بۆ مزگەوت لەگەڵ ئیمامدا ڕکعاتێکی لە نوێژی مەغریب خوێند سبحان الله لە ناو نوێژەکەیدا وەفاتی کرد و چۆوە خزمەتی خودای پەروەردگاری خۆی دەی ئەو پیاوە چەند خۆشە لە ڕۆژی قیامەتدا لە ناو نوێژدا زیندوو دەبێتەوە
چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان لەو دنیادا لە چه حاڵەتێک و لەسەر چه حاڵەتێک بمرێ لە ڕۆژی قیامەتێدا لەسەر ئەو حاڵەتەی زیندوو دەبێتەوە. ئای خۆشی بۆ ئەو کەسە کە دەستی لە کاری چاکەدایە، لە کاری چاکدا وەفات دەکات و لە کارە چاکەکاندا پێشبڕکێ دەکات، لەو حاڵەتەشدا وەفات دەکات و دەچێتەوە خزمەتی خوای گەورەی خۆی لە ڕۆژی قیامەتێدا. لەو حاڵەتەدا لە خزمەتی خوای پەروەردگاری خۆیدا ئەو کەسە زیندوو دەبێتەوە. خوا بمانگێڕی لەو جۆرە کەسانە. یەکێک لە زانایان شەمسەددینی کوڕی محەممەدی کوڕی عوثمان دەفەرمێت زانی بێتم هەر کەسێک کارێکی باشەی کرد بێت، هەر کەسێک زانی بێتم کار و کردوەیەکی چاکی کرد بێت، ئللا ئەمنیش ئەو کارم ئەنجام داوە شتێکی زیادەشم خستۆتە سەر. هەر کەسێک بیست بێتم کار و کردوەیەکی باشی کرد بێت، ئللا ئەمنیش وەکو ئەوم کردووە ئەنجا کارێکی زیادەشم خستۆتە سەر. ئەوە پێشبڕکێیە لە کاری چاکەدا. دەی موسڵمان، ئەو مانگە مانگی پێشبڕکێ و دەستپەشخەریە لە کاری چاکەدا، وەریا بە مانگی تەمبەڵی و خەوتن نییە، مانگی نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار، مانگی ڕووکردنە خودای پەروەردگارە. ڕوو بکە خوای پەروەردگار، پەلە بکە ئەو ژیانە چەند ڕۆژێکی دیاری کراوە، ئەو ڕۆژانە کێڵگەن نایەنەوە جارێکی دیکە بۆ ئینسان. ئەگەر ئەو ڕۆژە ئاوا بوو هەرچەندە هەموو دنیاش بکەی قەرەبووی تاکە ڕۆژێک و سەعاتێکت بۆ ناگەڕێتەوە، دوایی لە ناو گۆڕدا پەشیمان دەبیەوە. بەڵام پەشیمانی دادت نادات، کوردەواری دەڵێداری خۆزگە بێبەرە، هەتاوەکو لە ژیاندای لە خەوی بێ ئاگایی و خەبەر وەرە و ڕوو بکە خودای پەروەردگارش. یەکێک لە پیاوچاکان لێیان پرسی هۆکاری چاکبوونی تۆ چی بوو؟ هۆکاری ساڵحی و چاکەی تۆ چی بووە؟ بەهۆی چیەوە ئاوا چاک بووی؟ دەفەرمێت تەماشام کرد هەر کەسێک لەو دنیاەدا خۆشەویستێکی هەیە و هەر کەسێک شتێکی خۆش دەوێت، بەڵام وەختێک کە تەماشام کرد ئەو کەسانەی کە هەر شتێکیان خۆش دەوێت و ڕوو دەکەنە هەر شتێک و ئولفەتی پێوە دەگرن، ئەو شتەیە لەگەڵیان ناچێتە ناوگۆڕ و لێ ئەنجیا دەبێتەوە. جاری وهەیە لەگەڵیاندایە، هاوڕەیەکت هەیە دەمێک لەگەڵتدایە، دوایە لێت جیا دەبێتەوە بە هۆکارێک. جاری وهەیە ماڵ و سامانێک خۆشت دەوێت لەگەڵتدایە، بەڵام دوایی ماڵ و سامانەکە نامێنێت. جاری وهەیە جوانیەکت هەیە، بەڵام جوانیەکەش نامێنێت. بۆیە دەفەرمێ ئەمن کە بیرم کردەوە کار و کردەوەی چاکەم کردە هاوڕێی خۆم، چونکە بیرم کردەوە کار و کردەوەی باشە لێم جیا نابێتەوە، لەگەڵم دادێتە ناو گۆڕ. هەرچی شتێک هەیە بیکە هاوڕێی خۆت دەمێک لەگەڵتدا دوایە جیا دەبێتەوە. بەڵام دەفەرمێ ڕووم کردە کاری باشە و کردمە هاوڕێی خۆم، چونکە زانیم کە لە ناو گۆڕیشدا لەگەڵمدایە و لێم جیا نابێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئینسان کە مرد سێشت دوای دەکەوێت، دویان دەگەڕێنەوە تەنهایەکێکیان دەمێنێتەوە لەگەڵت. دەفەرمێ فەیەرجع ئیثنانی، دوو دانە دەگەڕێنەوە لەگەڵتدا، ئەویشیان ئەهلوه و مالوه، ئەهل و کەس و کارەکەت ماڵ و سامانەکەت تا سەرقەبران لەگەڵت دێت، بەڵام دەگەڕێتەوە، بەڵام وەیەبقا واحیدون، یەک شت دەمێنێتەوە لەگەڵتدا کە دێتە ناو گۆڕ، ئەویش بریتیە لە عەمەلوه، کار و کردەوەی باشە. فەرمایشتێکی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، کەواتە کار و کردەوەی چاکە بکە، هاوڕێی خۆت و پەلەی تێدا بکە، چونکە لە ناو گۆڕدا لەگەڵتدا دەمێنێتەوە و سوودت پێدەگەێنێت. خالیدی کوڕی معدان دەفەرمێ ئەی ئینسان هەر کاتێک دەرگایەکی چاکت بۆ کرایەوە، ئالەو دەرگات چاکەیەوە پەلەی تێدا بکە، چونکە نازانی کەی لەسەرت دادەخرێت. کاکە ئینسانی وا هەیە توانای هەیە، بەڵام کار و کردەوەی باشە ناکات، دوایی کە لەی قەومە ئەوجە ئاخ هەڵدەکێشێت، ئای بریە ئاوام کرد بایە و ئاوا ڕۆیشتپام و چی بکەم و چیم کرد بایە. کاکە هەتاوەکو دەرگای باشت بۆ کراوەتەوە، دەرگای بەهەشت بۆ کراوەتەوە، دەیبەران پێشبڕکێ بکە و پەلەی تێدا بکە و تەمبەڵی تێدا مەکات. لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە فەرمایشتی صحیحە، دەفەرمێت لە ڕۆژی قیامەتێدا کاتێک لەسەر پردی سیڕات خەڵک دەپەڕێتەوە، ئینسانی وا هەیە وەکو چاوتروکانێک دەپەڕێتەوە، ئینسانی وا هەیە وەکو هەورە تریشقەیەک، ئینسانی وا هەیە وەکو با، ئینسانی وا هەیە وەکو باڵندە، ئینسانی وا هەیە وەکو ئەسپ سوار، ئینسانی واش هەیە بە ئاسایی و بە خۆش ڕۆیشتن دەڕوا هەتا وەکو کۆتایی. جا عوسەیمین دەفەرمێت ئینسان لەو دنیاەدا چەندە خێرا وەڵامی بانگەوازی خوای پەروەردگار و فەرمانەکانی خوای گەورە بداتەوە، لەسەر پردی سیڕاتێ ئەوەندە خێراتر تێپەڕ دەبێت و دەپەڕێتەوە بۆ بەهەشت. دەی ئەو کەسەی کە دەتەوێت خێرا لەسەر پردی سیڕات
ڕەت ببی و بڕۆی بۆ بەهەشتی پڕناز و نیعمەتی خوای پەروەردگار بەستراوەتەوە بە ئەندازەی ئەوەی کە لەو دنیادا بە خێرایی و پێشبڕکێ دەکەی لە کاری چاکەدا وەڵامی خودای پەروەردگار دەدەیەوە دڵنیا بە لە ڕۆژی قیامەتێدا ئاوا زووتر و خێراتر لەسەر پردی سیڕاتێ دەپەڕیەوە. ئەنجا حەسەنی بەسری دەفەرمێت هەر کەسێک لە دینداریدا منافەسەی لەگەڵدا کردی ئەتۆش منافەسەی بکە، بەڵام لە کاری دنیادا منافەسەی کردی لێی گەڕێ. وهەبی کوڕی منەبیه یەکێک لە زانایان دەفەرمێت ئەگەر دەتوانی هیچ کەسێک پێشت نەکەوێتەوە لە کار و کردەوەی چاکەدا وا بکە، بە هیچ کەسێک پێشت نەکەوێتەوە. ئەو کار و کردەوانەی کە ئینسان پێشبڕکەیان تێدا بکات پێویستە یەکەم لە تەوبەکردن و زوو گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار، دووهەمیان لە ئەنجامدانی نوێژەکاندا پەلە بکە و تەمبەڵی مەکە و تاخیریان مەکە، لە دانەوەی قەرز ئەگەر توانات هەیە زوو بکە و تاخیری مەکە، لە دانی زەکات، لە گێڕانەوەی مافی هەر کەسێک کەستەمت لێ کرد بێ زوو بی دەرەوە، چونکە نازانی کەی دەمری و دەچیەوە خزمەتی خودای پەروەردگار. لە هەر کارێکی دیکەی چاکەشدا پێویستە بەڕاستی ئینسان پێشبڕکەی تێدا بکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الجنة أقرب إلى أحدكم من شراك نعله، بزانە کە بەهەشت لە قەیتانی پێڵاوەکانت لێت نزیکترە و بە هەمان شێواز دۆزەخێش ئاوایە. کەواتە ئەی ئینسان لەو دنیادا بەڕاستی لە حەزەردای پەلە بکە، بێ ئاگا مەبە، دەست پێش خەریب کە لە کاری چاکەدا ئەوەندەی کە دەتوانی لە خودای پەروەردگاری خۆت نزیکەوە. خوای گەورە ئامۆژگاریمان دەکات دەفەرمێت فاستبقوا الخەیڕات، پێش بڕکێ لە کاری چاکە و لە کاری خێردا بکەن، پەلە بکەن و دەست پێش خەریب بکەن لە کاری چاکەدا، چونکە ئینسان نازانێت کەی دەمرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە ئیمامی مسلم ڕێواتی کردووە، أبي هريرة دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم، کاکە زوو بکەن پەلە بکەن لە کار و کردەوەی چاکەدا پێش ئەوەی ڕۆژێک بێت کە وەکو شەوێکی تاریک وایە، پێش ئەوەی کە ئاخیر زەمان بێت، پێش ئەوەی کە فیتنە و ئاشوبی ئاخیر زەمان بێت. ئینسان هەیە ئێوارەی مسلمانە و بەیانی بێباوەڕە، یان بەیانی مسلمانە و ئێوارە بێباوەڕە، دینەکەی یەبیع دینەه بعرض من الدنيا، دینەکەی بە بەشێکی کەم لە دنیا دەفرۆشێت. کەواتە پێش ئەوەی کە ئەو ڕۆژە بێت ئەی خەڵکی نەبزانن کە پێشبڕکێ بکەن لە کاری چاکەدا. خوای گەورە کە باسی پێغەمبەران دەکات یەکێک لە سیفەتەکانیان إنهم كانوا يسارعون في الخيرات، ئەوان پەلەیان دەکرد، دەست پێش خەریان دەکرد لە کار و کردەوەی چاکەدا، لەو کارانەی کە ڕەزامەندی خودای پەروەردگاری لەسەرە. ئەو سیفەتی پێغەمبەرانە، چاکترین کەس لەو دنیادا پێغەمبەرانن کە تەماشایان بکەی. دەیکە خۆت بە شوێن کەوتەی پێغەمبەران دەزانی تەماشای پێغەمبەران کە ئەوان سیفەتیان وابوو لە کار و کردەوەی چاکەدا دەست پێشخەریان دەکرد. کەواتە ئەی ئینسان، ئەی موسڵمان، ئەتۆش بەو شێوازەیە بە. خوای پەروەردگار باسی نعمەتی ناو بەهەشتمان بۆ دەکات کە دەدرێت بە ئینسانی چاکەکار. دەفەرمێ إن الأبرار لفي نعيم، بەڕاستی چاکەکاران لە ناز و نعمەتی ناو بەهەشتی خوای پەروەردگاردان، على الأرائك ينظرون، لەسەر کورسی و قەنەفە و تەختی بەهەشدا پاڵیان داوەتەوە و تەماشای یەکدیکە دەکەن. تعرف في وجوههم نظرة النعيم، بەدەم و چاویانەوە خۆشی و ناز و نیعمەتی بەهەشت دیارە. ئەنجا يسقون من رحيق مختوم، لە شەرابی سەرمۆریان پێدەدرێت کە هیچ کەسێک دەستی پێ نەکەوتووە، بۆ خۆیان دەیشکێنن. ختامه مسك، دواقومی ئەو شەرابەی کە پێیان دەدرێت بۆنی میسکی لێدەد، وەکو هی دنیا نییە سەر ئێشە دروستکا و ئینسان بێهۆش کات، بەڵکو بۆنی میسکی لێدێت. جاخوای گەورە دەفەرمێت وفي ذلك فليتنافس المتنافسون، بۆ ئەو شوێنەیە، بۆ ئەو ناز و نیعمەتەیە ئەوانەی کە پێشبڕکێ و منافەسە دەکەن، بۆ ئەو شوێنە منافەسە بکە. وفي ذلك، بۆ ئەو بەهەشتا، بۆ ئەو ناز و نیعمەتە فليتنافس المتنافسون. ئەی ئەو مسلمانەی، ئەی ئەو کەسەی کە پێشبڕکێ دەکەی لە کاری چاکەدا، بۆ ئەو شوێنە پێشبڕکێ بکە و پەلەت بێت. خوای پەروەردگار ئاوا ئامۆژگاریمان دەکات. کۆتا هەمین فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکی قودسیە و خوای پەروەردگار دەفەرمێت یا عیبادی إنما هي أعمالكم أحصيها لكم. خوای گەورە بانگمان دەکات، پێمان دەڵێت
ئەی بەندەکانم ئەوە کار و کردەوەکانتانە بۆتان دەژمێردرێت و سەرژمێر دەکرێت ثم ئووەفیکم ئیاها پاشان بەپەی ئەو کار و کردەوانەتان پاداشت و سزاوەر دەگرن. ئەنجا فەمەن وەجەدە خەیڕەن فەلیەحمەد الله هەر کەسێک لە دەفتەری ئەعمالیدا کار و کردەوەی باشە نووسراوە و هەیە تەماشای دەفتەری خۆت کە پێش ئەوەی کە قیامەتدا بێت محاسبەی خۆت کە پێش ئەوەی محاسبەت بکرێت دەفەرمێ با سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکات ئەگەر خێر و چاکەی تێدایە و لەسەر خێر و چاکەیە. ئەنجا ومن وەجەدە غەیڕە ذالکە فەلا یەلومەنە ئیلا نەفسەه بەڵام هەر کەسێک غەیری چاکە لە دەفتەرەکەی خۆیدا ببینێت با لۆمەی کەس نەکات تەنها لۆمە و سەرزەنشتی خۆی بکات. خوای گەورە بانگمان دەکات پێمان دەڵێت بەر لەوەی کە بمرن بەر لەوەی کە تەماشای دەفتەرەکەتان بکرێ خۆتان تەماشای کرد ئەگەر کار و کردەوەی چاکەی تێدایە سوپاس و حەمد و سەنای خوای گەورەی لەسەر بکە ئەگەریش خراپەیە تەوبە بکە و سەرزەنشتی کەس مەکە تەنهایی خۆت نەبێت. کەواتە ئەی ئینسان ڕوو بکە خوای پەروەردگار مانگی تەوبە و گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار مانگی ڕووکردنە خوای پەروەردگارە مانگی نزیک بوونەوەی لە خوای پەروەردگار مانگی پێشبڕکێ لە کاری چاکەدا پێش ئەوەی کە بچیەوە خزمەتی پەروەردگار ڕوو بکە خوای پەروەردگار و هەروەها لە کاری چاکەدا سستیمەکە و لە کاری چاکەدا پێشبڕکێ بکە هەر کەسێکت بینی کارێکی چاک دەکات چاوی لێ بکە و لەو زیاتر بکە بۆ ئەوەی لە دەفتەری ئەعمالتدا کردەوەی چاکە هەبێت و پڕ بێت لە کاری چاکە بۆ ئەوەی لەو کێڵگەیە کە دنیاە کە خوای گەورە پێی داوین تۆوی زیاتر بچێنین تۆوی حەسەنات و چاکەی زیاتر بچێنین بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتێدا بەرهەمی باشترمان هەبێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕێ لەو کەسانەی کە لە کاری چاکەدا پێشبڕکێ دەکەن ڕوو دەکەنە خودای پەروەردگار و ڕوو دەکەنە بەهەشتی خودای پەروەردگار خوای گەورەش تەوفیقماندا و هیدایەتماندا کە ڕوو بکەینە خوای پەروەردگار و خوای گەورە قەڵەمی عەفوبێنی بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا هیدایەت و تەوفیقماندا لەسەر چاکە بمانژێنێ و لەسەر چاکەش بمان برێنێ و لە ڕۆژی قیامەتێشدا لە ناوخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزرامان کات لەسەر خێر و چاکە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنێ و بە ئیمانەوەش زیندومان کاتەوە خوای پەروەردگار قەڵەمی عەفوبێنی لەو مانگەیەدا بەسەر گوناه و تاوانی هەموو لایەکماندا لێمان خۆش بێ و لە گوناه و تاوانمان خۆش بێ و عاقبەت و سەرفرازی دنیا قیامەتمان بکەی. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.